بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، جينا خدمتي آياتي سورة حجرات، هجد آياتي أول: يا أيها الذين آمنوا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم. تعشي آيتي بينجم الله ورسوله رحيم. عبد الله كري زبير رضا ورحمتي خويله به چونك كاتك كمان ناتواني آياتك عن أبو بخير زورة أفرمي كارواني كاتك خزمتي بيغمري خواه صلى الله عليه وسلم هوزي بني تميم هاتنا خزمتي بيغمري خواه صلى الله عليه وسلم بۆ یەکێ دەستنیشان کە میکەنە گەورەی خۆیان. ئیمامی ئەبوبەکر فەرمووی قەعقاعی کوڕی معبەد بکەن بە سەر گەورە و بە گەورەی خۆتان. عومەری کوڕی خەتاب ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی ئەقڕەعی کوڕی حاسب حابیس بکەنە گەورەی خۆتان. ئەبوبەکر بە ئیمامی عومەری فەرموو بۆ من شتێک دەڵێن تۆ پێچاوانەکەی من دەڵێ. ئەمە لەسەر ئیمامی عومەر و ئەبوبەکر ئەمایەتانە داوەزی كأفرميت: يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون. أم جاء إمام عمر فرموي: أي أبو بكر من مغسلم أولنية وأنا كهيج كاتك كمن هشتي توبلي من عكسكي ردي توب دمويان عكسي توق سبكم. أم جاء خوي پروردگار ما يدي فرمو: يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله حتى واتقوا الله إن الله سميع عليم. واتا أي إيمان داران ويبارتان يناوى ليش كاريكا ليش كفتاريكا ليش رحمة الله بقسمكم برا من قساكم تودا متقيك يعني شي نام مزقوتا حرما. واتا خواي پروردگار أمريكا بإيمان داران نكون بيشي خوا و بيغمري خوا كتيب كان كباس وخاص كان قصدي أوي. أما آياته أم جاء فرمي جاء إمام عمر رضا ورحمتي خوي لي بين لدواي أما بيغمري خوا صلى الله عليه وسلم بكردا أبي دو جاسي جا دوباري بكردا أما ننزم قصيك قد دني بردونا وكبي شوك إمام عمر خوي زخم ولا صفتيا دنشي قربوا يعني هملا روكشا چونکە ئەڵێن ئیمامی عومەر زۆر زەلامە بەقووەت بووە، چونکە کەسی عادی نەبووە بۆ معلوم جەنابتان. ئیمامی عومەر بەس شمشێرەکەی دەستی 18 کیلۆ بووە، ئەمەنە بەقووەت بووە چونکە ئەو لە سەردەمی خۆیان کە بووە موسڵمان هەموو کافرەکان لێیان ئەترسیان لێی کەس نەبوو بەرامبەری بگرێت لە جەنگا لە هەموو شتێکانە زۆرجار شەیتانش نایتوانی بەو کۆڵانە بڕوا. ئەمەنە زەخم بووە. سوبحان الله ئیمانی ئەمەنە بەقووەت بە ئیمامی عومەر. ئیسەش خەڵکێک هەیە لێ ئەترسێ، ئیسەش خەڵکێک هەیە ناوی بێرە لە خۆی لێ ئەترسێ ئیمامی عومەر. ئەو خەڵکەش هەیە تا قیامەت چێ کەواتە ئەو کەڵە پیاوەی ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ. ئەفەرمێ ئیمامی عومەر ئەمەنە دەنگی نزمە کردەوە لە کاتێکە سابتی کوڕی قەیس لە دوای مەجلیسی پێغەمبەر خۆسەڵ لە دوور دانیشت لە دوای ئەمە دەنگی چونکە وت پێغەمبەری خوا فەرمووی: ئەی سابت بۆ ئەوە دور دانیشی لە مەجلیس؟ وتی: ئەی پێغەمبەری خوا من دەنگم بەرزە. جا ئەم سەحابە دەنگی بەرز بوو لەناو سەحابەکانە. ئەویت با دوور دانیشم من قسە بکەم دوای دەنگم بەرزێتەوە لە دەنگی تۆ. وتی: دەی باشە با من موژدەیەکی خۆشت بدەمێ سابت. وتی: موژدەیەکت پێ دەدەم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی: منش لەوەی کە بڵێن جێبەجێی کردو ئەمری خوای جێبەجێ کردو. وتی: تۆ لەو کەسانەی کە بە باشتی پانوبەری خوای گەورە شاد دەکات. ئەڵێ سابت ئیتر ئەم موژدە خۆشەی وەرگرت لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دەربارەی ئەم ئایەتە. ئەفەرمێ ئیتر نایزانی چی بکات لە خۆشیدا. زۆر پێی خۆش بوو کە ئەمەی پێدراوە. بۆیە ئیمامی ئەحمەد و ئیمامی مجاهید دەگەڕێتەوە دەڵێت کاتێ نامەیەکیان ناردی ئیمامی عومەر ناردی بۆ کەسانی کە تاوان و گوناح نەکەن، ئەوانش فەرموویان: ئێمە ئەو تاوان و گوناح ناکەین بەس بەڵکو بۆ ئەوەیە خوا تاقیمان نەکات. ئولئیک الذین امتحن الله قلوبهم للتقوى لهم مغفرة وأجر عظيم. خوای گەورە بکاتە مای خێر بە وڵایەکمان تێمان بگەێنێ لە قورئانەکەی خۆی ڕەحم بە وڵایەکمان بکە بێتە سوودمەند ئەم زنجیرە وتاری بەیانیانە بکاتە مای خێر بۆ وڵایەکمان. صلی الله علیه و سلم.